ساتەی کە ڕوویدا و سەردانی ئەمجارەمان لەسەر پێشنیاری جەنابی هاوسەرۆک بوو کە لەگەڵ هەواڵ ڕزگار عەری وەکو دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی و کاکیوا ڕەشر وەکو سەرکردایەتی هاتیە ناوچەکە هێزێکی باشی هێزی پێشمەرگەی کوردستان هاتوۆتە ناوچەکە و ناوچەکە ئێستاکە ئەمینە و هەموو منفەسەکان هەموو هێزی پێشمەرگە شوێنەکان ئەگرێ و لە ناوچەکە ئەمێننەوە و ئێستاکە ئەتوانین بڵین ئەوەی کەوا پێویست بێ بۆ ئەم هێزە لە منطقەی هەموو شتەکان وا لە بەرەو شتەکان دابی نەکرێ کەواتە ئەوەی کە دوژمنان دەیانویست خەو بە منطقەی ببینن خەوەکان لە گۆڕنرا و ئێستاکە ناوچەکە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی ئاسایی مامەڵا ئەکرێ و ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و مەڵبەندی کەرکووکش بەردەوام لە پشتی ئەم هێزا بین و ئەم هێزەی کە لێرە چیان پێویست بێ ئێمە هەموو پێداویستیەکان هەوڵەدەین بە ئێمە و بە فەرماندەی گشتی و بە شوێنەکانی تر بە هەموو لایەکمان ئەو پێداویستیانە دابینکەین و ئێستاکە ئەتوانین بڵین ناوچەکە کەشێکی ئارامی بەخۆیەوە گرتووە. بەڕاستی هەندێک سینارۆ دیعایا دەکرێت 100% درۆیە ینی پێچوانی ئەو ڕاستیانەیە کە هەندێک ئەعلام خەرچیان پێچاواشە دەکەن خەرچی پێدەترسێن ناوچەکەیان وا تووشی دڵڕاوشێ کردبوو ئەوە هەمووی درۆیە. ئێمە وەکو وەزارەتی پێشمەرگە من لە فەوجی 2 لیوای 11 فەوجی ئێمە فەرمانمان پێکرایە ئەو شێخ حوسێنی بپارێزین و چەندین نوقتەمان بە سابتی دەستنیشان کردووە هێز سابت دەبی لێرە دەبینێتەوە بە پشتیوانی خوا و من حەزەکەم ئەو ڕاستیانش برێن مەڵبەندی کەرکووک و هاوکاری کاک حەمەسوور ئەوە معنەویاتێکی گەورەیە بۆ ئێمە و محوەری کەرکووکیش ئەوە پشتیوانیشی گەورەیە بۆ ئێمە ئەگەر ئێمە لە لیوای خۆشمان وەکو پێویست هاوکاری نەکرین سەر بە وەزارەتی پێشمەرگە وەکو لە ڕووی ئیمکانیەتەوە بەرام سنوورەکەی ئێرە ئەمە لە وەکو پەیمانمان وەرگرتووە و زۆریشیان ئەوە کردیتیشیان ئێمە دڵنیای دەدەنێ خەڵکی ناوچەکە لە ناویان دەمینێنەوە ئێمە کوڕی ئەوانین و هەموو کاتیش لەگەڵیانین لە هەر شوێنێک لە هەر بن و پنچکێک گومان هەبێ ئێمە شەو ڕۆژ ئێمە حازرین و نەژماوە یعنی ئەوەی کە کراوە هەمووی درۆ لە سەو دیعایە هەتا تەواو ناوچەکە ئارام دەبێت ئێمە هەر دەمینێنەوە لە دوای ئەوەش ئێمە هەر لێرە دەمینێنەوە.